لە سەردەمی ئێستادا ئامێرە ئەلکترۆنیەکان بۆ بە بەشێک لە ژیانی مرۆڤەکان بە تایبەت نەوجەوانان و منداڵان ڕۆژانە کاتێکی زۆر بەکاردەهێنرێن لەلایەن بەکارهێنەرانەوە بۆ مەبەستی جیاواز. لەم ڕاپرسیەدا لە منداڵان دەپرسین ڕۆژانە چەند کات ژمێر ئامێرە ئەلکترۆنیەکان بەکاردەهێنن؟ بۆ چ مەبەستێک بەکاری دەهێنن؟ و هەروەها ئەوەش دەخەنە ڕوو کە لە کاتی خوێندن و تاقیکردنەوەکاندا چۆن کاتەکانی بەکارهێنان ڕێک دەخەن. لەگەڵەوەشدا ئەو کاتانەی کە ئامێرە ئەلکترۆنیەکان بەکار ناهێنن بە شتێکەوە سەرقاڵ دەبن. ڕۆژانە من بەپێ ڕۆژەکەکەوێت کە مەکتەبم هەیە زیاتر 4 ساعت خەریکی شتە ئەلکترۆنیەکانم، بەڵام ئەگەر مەکتەب نەبێ ئەگاتە 6 ساعت. تقریبا 3 ساعت بەکارێنم بۆی سی ڤیدیۆ بکەم و سعی پێ بکەم. 2 ساعت و نیم بۆ 3 ساعت یان سعیەکەی پێکەم یان یاریەکەم. نه بەڵێ هیچ. ڕۆژانە 5 بۆ 6 ساعت مۆبایلەکەم بەکارێنم، زیاتر بۆ سۆشیال میدیاکان مۆبایلەکەم بەکارێنم. وەکو دەزانین دایکان و باوکان بەرپرسن لە پەروەردەکردنی منداڵەکانیان بە شێوەیەکی تەندروست. بۆیە لە دایکان دەپرسین منداڵەکانیان ڕۆژانە چەند کات ژمێر بەکارهێنەری ئامێرە ئەلکترۆنیەکان و زیاتر بۆ چ مەبەستێک بەکاری دەهێنن. بۆ مەبەستی لێسەندنەوەی ئامێرە ئەلکترۆنیەکان لە کاتی زۆر بەکارهێنانیاندا لەلایەن منداڵەکانیانەوە ئایا دایکان پەنایان بۆ توندوتیژی بردووە؟ لەلای من ڕۆژێک نییە کە قانونم بۆ دانابێم بڵێم ئەم ڕۆژە ئەوەنە ساعت ڕۆژێکی کە ئەوەنە ساعت بۆ لە بروی مێشکی مرۆڤ مناڵیش بە مناڵیشەوە کە قانونی بۆ دانیت لە خۆیەوە زیاتر لە لای شیری نەبێ. لە پەروەردی من وام لێ کردو کە خۆی پۆلیس بێ بەسەر خۆیەوە، چونکە ئەگەر من پۆلیس بم بەسەریەوە بینی من و ئەو وەکو مناڵ و دایک ناخۆشە بێ، بەرکەوتنی زۆرترتیا بێت و ئەمەش زۆر باش نییە بۆ پەروەردە. بۆیە پێم وتووە کە دەبێت کەم سەیری بکات. بۆ نمونە ڕۆژانی دەوام کە دێ بۆ قوتابخانە کەمتر خۆی ئەزانێ ئەبێ کەمتر سەیری بکات. وەکو ڕۆژانە بەکاری گەورەکەم بەکاری ئەهێنێ بۆ ئیشوکاری مەکتەب، مەسەلەن ئیمێڵێکی بۆ هاتووە یان هەنێ دەرس هەیە ئەبێ بینووسێتەوە و بینێرێتەوە بۆ مەکتەبەکەی یان بۆ مامۆستاکەی، بەس وەکوتر بەکاری ناهێنێ ئیلا بۆ ئیشەیان لەگەڵ ڕەفیقەکەی دەرسێ شتێ ئاڵوگۆڕ بکەن و ئەوانە. بەڵام لە هەفتەکە ڕۆژێکمان هەیە کە ڕۆژی عوتڵەیە ئەوە 5-6 ساعت بەکاری هێنن، ئیتر بۆ یاری بێ، بۆ وێنە کێشان بێ، ینی بۆ شتی هەمە جۆر کە خۆیان حەزیان لێتی. دەستخۆشی بۆ گوڵانگیان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە. بەڵێ بەردەوامە بین ڕێزاخان لە سەرەتاوە شتێکم پێوتی کە جێگرەوەمان نییە جاری وا هەیە بۆ ئامێرە تەکنۆلۆژیەکان. دایک و باوک مەشغوڵن، زۆر جار هەیە هیلاکن بەهۆی دەوامەوە، بەهۆی ئەوەی کە بەردەرگایەکی ڕێکوپێکمان نییە لەوەی کە ئاسایشێکی نییە، ینی چۆن دەڵێ ئەمنیەتێ و پارێزگاریەکی نییە لەوەی کە تۆ مناڵەکەت بنێریتە کۆڵانەکە لەبەرەوەی کە سیارەی تیاتێپەڕە بێت، پایسیکلە، ماتۆڕە، زۆر جار هەیە شتە کۆمەڵایەتەکان وات لێکا مناڵەکەت نەوێری بۆ سەعاتێ بینێریتە بەردەرگاکەت. کەواتە جێگرەوەی ئەم شتانە چی بێت؟ حەزەکەم نمونەمان بۆ باسکوێ کە بزانین ئەو یاریانە چینیان چەند کات ژمێر دایک و باوکە مەسەر هەفتەی چەند جار مناڵەکەی بەرێ بۆ پارک بیبا بۆ شوێنە گشتیەکان. زۆر باشە. خۆی ئێمە بەڕاستی جوابم پرسیارەکەشم ئەوە بووتم ئێمە بێ بە پلان ئیشکەین لەگەم منداڵمانە، چکاگەر بێت و ئێمە پلانمان نەبێ بۆ ڕۆژانەی خۆمان، ڕۆژەکەمان بە هەدەر ئەڕوات بە تایبەتی بۆ منداڵەکانیشمان. ئێمە ئەو ئالەتانی کە لە ماڵەوە ئالەتە زیرەکەکان پێویستمان بۆ نیە هەموو ڕۆژە کاری بکەین و وەکو یێڤارخان وتی وەکو کاکە ناوەکەشەوەوتی وەکو پەخشانخان وتی ئەم سترێسە زۆرانە بخینە سەر شانی خۆمان و وەسەر مناڵەکانیشمان. بەڕاستی ئێمە دایک و باوک بۆ بە هاوڕێی موبایل نەبوو بە هاوڕێی مناڵەکەی. مناڵەکەی ئێستا خۆی بیرچوەتەوە کە هێتە ماڵەوە ئەوەی کە بە موبایلەکەی و مەشغوڵە ئاگای لە هاوڕێکانی بێ و ئاگای لە چوار دەوری بێ، ئاگای لە منداڵەکەی خۆی نییە. بەڵام با بینەوە سەر ئەوەی کە پێویستەکە ئێمە وەکو دایک و باوک چی بکەین. ڕۆژانەکە مناڵمان لە ئەچێتە داینگە یان لە باخچە یان لە قوتابخانەیە، لەم سوێ شوێنە کە گەڕایەوە یەکەم شت پێشوازی لێ ئەکەین و
ئیسراحەتێ بکە و خواردنێکی بۆ ئامادە ئەەکەین و اینجا پێویست بۆ کا خۆشمان گورج و گۆڵ بین و خەومانێ و نەڵێن ماندوچکە و شانە لە ڕووی دەرونیە زۆر کاریگەری بڵێ هیلاکم تااقەتم نییە ئیمڕۆ زۆریشم کردووە ئەمە پێویست ناکە ئەم مناڵە ئەمە لە تۆ بکڕێت تۆ پێویست ئەکات ئەو منداڵە وزە وەرگێت وزەکەش پێویست ئەکات چی بکات دایکەکە بێتەوە ماڵەوە بەرنامە یاریەکان بریتە لە چی مەسەلەن میکانۆ ئەبێ حازرکە بەپی تەمەنەکەی کە لە 0 هەتا 4 ساڵ ئەبێ میکانۆ بکەین میکانۆمان دەست نەکە و وێنەمان هەیە وەرەقەیە گەێنین پۆزڵیشمان هەیە کە هیچ تەمەنەکانە بەڵێ پەزڵەکاندا ئەنەین پێ ئەەکەین بۆی هەم لە ڕووی فکریەوە مناڵە زیرەکەکەی هەم لەوەی کاتەکە هەم تەرکیزیشی هەم دووریشی ئەخەیتەوە لەو ئالەتانە هەر نەمان بێ بەردمان هەیە کە وەختی خۆی پێنج بەردیمان پێکرد یا هەڵمان خۆمان پێ ئەکرد یان کڵاوێنەمان پێ ئەکرد شتی شاراوە مهمترین شت مناڵ فێری شتی شاردنەوە بکەی بڕوا بە دوایە بگەڕێت چەند زیرەکی ئەکات چونکە ئێمە بە مناڵی لەوە چێت دەخشانخان زیاتر بزانێت چاوشارکێمانە بوو لە ماڵەکانە ئەمان کرد پێویستمان بە دەرۆ نەبوو هەر دایکەکە و باوکەکە لە ماڵەکە خۆی پێ ئێستش پێش لەوەی کە بەڵێن بەڕاستی گفتوگۆ بکەین شتێکمان باس کرد کە ئێستا خانەوادەکان بچووک بوونەتەوە جاران هەمومان لەوانەیە دەردی ڕێزاقا و دینۆ مانگمان فەرق بووایە لەگەڵ خوشک و براکارە هەمومان ئەو شتەمانانی لەناو خێزانەکانمانە هەیە بەڵام ئێستا ئەبینی دایک و باوکەکە لەبەرەوەی کە کاریگەری ئابووری وای کردووە یا مەشغەڵەتی ژیان وای کردووە داوامەکان وای لێ کردووە مناڵێک دوو مناڵت ئەبێت ینی ئەوەش ئەو کەمبوونی هینە جاران 5-6 مناڵێ بوون هەر شتێکمانە دۆزیەوە یاری بکەین پێویستمان بە مناڵی دریژ نەبوو لە ئەوروپا یەک مناڵی هەیە بەڵام خۆ دەزانی کاتیشی بۆ داناوە ئیشەکانی ژەمی جێبەجێ کراوە و هەمووشی پێکەوە ئەکەن خۆ بیانو نییە خێر ئەو نێو ئالەتە تەکنۆلۆژیانەی لەوە چێ ئەو لەگەڵ ما هاوڕا بێت لە ئەوروپا پێشکەوتوترە لای ئێمە دەست ناکەوێت بەڵام ئەوان ئەوەی کە ئێمە کاریەکەین بەڵێ ئەوەی کە ئێمە کاریەکەین ئەوان ئەوە کاری ناکەن لەبەرەوە ئێمە وەختمان زیاتر بۆ ئەوە داناوە وەختەکانی کەمان خۆمان تەرخان ناکەین بۆ ئەو شتە گرنگەکان ئێمە بەڕاستی زۆر ئیسفادە لە کات ناکەین بۆ بورەکەەوە ئەڵێم کاتمان زۆر بە فیرۆ ئەدا لە کاتی خۆمان جا با بێ موسە ناو باری بابەتەکە ڕۆژانە مەسەیمە پارکێکی زۆرمان هەیە لە ناو ئەم شارەیە سعاتێ بۆ 2 سعات گرنگە کە مناڵ بێتە ناو پارکەوە هەم بۆ ئۆکسسیجینی تازەکردنەوە هەم بۆ گۆڕانکاری مناڵەکە هەم بواری کۆمەڵایەتێکی بەهێزەکەی چکە شوێنی یاریکردنی تایە لەوێ فێری ڕیزی ئەەکەی تێکەڵاو بە مناڵی ئەەکەی تۆکە ناتوانین بیبێتە کۆڵان ئێستا بیبەرە ئەو شوێنانە بە ئەوەی کە لوێ تێکەڵاو ببێت چکە گرنگە ئێمە بیرمان ناچێت ئێمە حەزمان لێ مناڵەکەمان فێرێکی زمانێکی ئینگلیزی بێ و تێکەڵاو بە مناڵی خەڵک نەبێ و زۆر وشەی زمانی کە کارکە بەڕاستی با دوورکەینەوە لەوانە بخێنە ناو پارکەکانەوە بخێنە ناو شوێنە کۆمەڵایەتەکانەوە شوێنی ئێستا باشمان هەیە بۆ یاریکردنی مناڵ کە ئەچین ئیسفادەی لێ ئەەکەی با بڕات تێکەڵاو ببێ با فێر بێت با بزانێت چۆن لەگەم مناڵە تەحمولەکە چۆن باس لە شتەکانی خۆیان ئەکەن چکە هەر لەگەڵ دایک و باوکە هەموو جارێکیش ئەو شتە فێر نابێت کە وەری ئەگرێت لەبەرەوە گرنگە دایک و باوکەکەش ئاگای لێ بێ هاوڕێکانی کێن لەگەڵ کێ هەست و کەوتەکات چی ئەکات چی پێویستە مثلەن کۆنتترۆلکردنی لەو ئەمرەکان ئەبێ بەسەسەن باسی ئێمە بەگشتی ئەیکەین ئێمە تەمەنەکانمان جیان نەکردەوە مەسەن 7 بۆ 12 ساڵ تەمەنێکی زۆر هەستیارەکە ئەوێ دایک و باوک لەو فتریا چۆن مامەڵە لەگەڵ ئەو مناڵە بکە و بۆ شتەکانی چۆن بۆ بگۆڕێ ئێمە جارب هەر لە 0 بۆ 4 ساڵمان باس کرد بەس خۆی بیدایی تەکنەلۆژیا لە 7 ساڵ بۆ 12 ساڵ دەست پێ ئەکا لە هەموو وڵاتی دنیاە ئێمە ئەبێت لەو فترانەیە بزانین چێ ڕەفیقێتی چۆن کاری ئەکا لەگەڵ کێ ئەنووسێت بەرنمەکانی چی هەیە یعنی ئەبێت چاودێرێکی تەواوی بکەین لەو تەمەنانانەیە اینجا ئەوە ئەگەڕێتەوە دیسان و بۆ بواری قوتابخانەکان کە چی ئەکرێت لەوێ چۆن ئامۆژگاریان نەکەن ئەو بەرنامانە چکەیسە ئیجبارن لە ناو قوتابخانە لە حوتەوە بۆ 12 ساڵ کە کاری بکەن ئەو بەرنامانە ئەبێ پێویستە دایک و مامۆستانی دایک و باوک و مامۆستا کۆنتاکتی تەواویان هەبێت کە منهەجی ڕۆژەکانیان چیە چی کارەکەن چکە لە بەری ئەوەی بزانیت لای چۆ لەسەر ئەو شتەی کە پێویستە ڕێکی کەنەوە دایک و باوکەکە کۆنتترۆلی بکەن زۆر باشە خاڵێکی زۆر باشە باسکەر حەزەکەم پەخشاخان وەکو سەرپەرشتارێکی پەروەردەی ئێمە پێشتر کە دانیشت بووین پێشلۆی کە بەرنامەکە دەست پێ بکەین باسی ئەوەمان کرد کە خوێندنەوە جاران کولتور بووە لە ناومانە کە تۆ هەموو ماڵێ چۆن ئێستا ئەبینی لە ماڵەکە ڤیترینێکی داناوە شوێنێکی جوانکاری چزانم مساعد مەتبەخەیە نازانم ئۆپێنینێکی ئەوە هەیە
ئەبینین کە لە هەموو ماڵێکا کتێبخانە هەبوو یعنی بەجددیمە زۆر بەمانەستە لەوانەیە ماڵی باو باپیرانمان هەمومان شوێنێک هەبووە چوارچێوەیەکی کتێب هەبێ نە کتێبخانش شوێنێکیان غورفێکیان هەبووە بۆ دانانی کتێب ئێستا ئەبینی ڕاستە لەوانەیشە هەبێ لە ماڵەکانە بەڵام کە تۆ دادنات نەت خوێندەوە سیرت نەکرد و مناڵەکەت سێری نەکرد کە تۆ خەریکی کتێبە خوێنیتەوە کاریگەرێکی ئەو تۆی نابێ کەواتە ئەرکی مامۆستا لێرەیە زۆر قورس بووە کە چۆن مناڵ فێری کولتوری خوێندنەوە بکەین بۆ لە وڵاتەکانی تر ڕێزانخان جوانی وت کە تەکنەلۆژیان بە شێوازێک پێشکەوتووە کە ئەچن بۆ مانگە چن بۆ بۆشایی ئاسمان بەڵام ئەبینی کە لەناو مترۆکانە لەناو قتارەکانە خەریخۆیان خەریکی مۆبایل ناکەن کتێبێکیان بەدەستەوەیە جەریدەیان بەدەستەوەی شتی وایە حەزەکەم باسێکی ئەمە بکەیت سرۆخان پێشوی بچینە قوتابخانە مناڵ سەیری دایک و باوکەکە لە ماڵ و پێشی بچێتە قوتابخانە دایک و باوکەکە مۆبایلی بەدەستە بۆ ئیش مۆبایل لەگرێ بەدەستەوە دایک و باوکەکە کتێبی گر بەدەستەوە ئیش کتێبەگرێ بەدەستێوانێ ئەنجا دوای ئەو بابینا سەر قوتابخانە نەکەر قوتابخانە ئێستا من لە وابزام هەیە بە تەکیدیش هەیە لە کتێبخانەی گشتی بەشی کتێبخانەی مناڵ هەیە يعني مثلا دایک و باوکێکە ئیشی هەیە یا مثلا سعاتێ دو سعات دەچێتە بازار بابی با لەوێ داینێ کتێبی پێ بخوێنێت چاودێر هەیە لەوێ حتمما هەیە حتمما ئەوە بۆ ڕوونکردنەوە بە بینەرەکانمان بەڵێ حتمما هەیە اینجا لە هەموو قوتابخانەیە لە هەموو قوتابخانەیە لە حکومی و ئەهلیش کتێبخانە هەیە يعني من خۆم بینیمە مامۆسای زمانەکان مامۆسای کوردی عەربی ئینگلیزی تەلەبە ئەبا بۆ کتێبخانە بەڵام طبعا ئەمە هەر بە مەکتب ناکرێت پێویستە لە ماڵەوەش دایک و باوکەکە دیسان بە دوواداچوونی بۆ بکە فێری کتێب خوێندنەوەی بکە هەروەکو وتم زانی بۆچی ئەمە مد لە بڕێکە لە هەنێ قوتابخانەکانە کە نمونەیین ناو ناهێنین بەڕاستیمە ئەو کولتوریان فێری مناڵ کردووە کە زۆر جار هەیە مناڵەکان بێجگە لە منهەجی خوێندنەکەیان ئەبینین کە ئەکسترا خەریکی کتێب خوێندنەوەیە خەریکی چیرۆ خوێندنەیە بە شانازیەوە لەناو پێیجە ڕسمیەکانی خوانە بڵایەکەنەوە کە هێری پۆتەریان بۆ نمونە ئەم تەلەبەیە تەواو کردووە ئەوەنە لاپەڕیان خوێندوێتەوە کتێبی فڵانیان تەرجمە کردوێتەوە مەبەستم ئەوەیە بۆیە من ئەو قسەیە ڕاستەکەی لە مەکتەبە حکومیەکانیشە هەمانە هەموو مەکتەبی کتێبخانە هەیە گەورە تا بچووک هەیەی من خۆم ساڵێک لیژنەی هەڵسەنگانی کتێبخانەکان بووم يعني ما قربلهم شون ها مكتب هبي كتاب خاني نبي كتابي كردي عربي انجليزي همو بابا تكانيتيا همو بابا تكانيتيا يعني بزانستي وبكومالايتي وبايني همو شتيكيتيا انت زياتر اوي ايميل يا ما بس معنا ما مسايز معنا كان هاتشنا اشيان بن بەڵام با لە مەوتوە زیاتر بیان بن و زیاتر پەریان پێیان چونکە تۆ ئەم مۆبایلە یا ئەم ئامێرە زیرەکانە کە بەکاری ئەهێنی تەسیر لەسەر هەموو شتێکێکە لەم بینای گوێم لە شتێ بۆڵێ دکتۆرێکەیە دکتۆرەکە وابزەم سەعات شقیراتی ناوە لە بەریتانیا خۆی ئوردونی ئەسڵا لە بەریتانیا ژنەکەی مامۆسای عەرەبیە طبعا داڕشتنی یاوە بە مناڵەکان بینوسێ داڕشتنەکە سەیری یەکێکە کاتەمە سەیری ناوەکەی ناکە نووسویەتی خۆزگەم مۆبایل بوومایە بەدەست باوکمەوانێک کە بۆ یەک سانیەش ئەم مۆبایلە بەجێ نایڵێ خۆزگە مۆبایل بوومایە بەدەست دایکمەوانێ کە لە کاتی ئیشی شادیان نەبووی بۆی ئەگەڕێ خۆزگە مۆبایل بوومایە بەدەست خوشکەکەمەوانەیە کە زوو بەرگەکەی ئەگۆڕێ خۆزگە مۆبایل بوومایە بەدەست براکەمەوە کە دایمە یاری لەگەڵ ئەکە دکتۆرەکە بە هاوسەرەکەی ڵێ ئەدی بمەرە بزانم کێ بە خێزانەکەی سێرەکان مناڵەکەی خۆیەتی ئەڵێ ئەمە کارە ساتە ئەڵێ چەند ساڵ دکتۆران خوێنووە بەقەی ئەمەی فێر نەکردو کاریگەر نەبووە بەقەی ئەمەی فێر نەکردم اینجا لە باوەشگرتنی مناڵ لەلایەن دایک و باوکەوانێ زۆر تەئسیریە یعنی خواوای دروست کردووە وزەیەکی باشی ئەیە بە مناڵ تو ئەگەر ئەو مناڵە خۆش نویست خۆشێ نەویست لا علم نفسە هەیە بە عەرەبی لە فاقدشی لا یعطی یعنی شتێک کە نەبوو نایەی تۆ خۆشەویستی و نییە بە مناڵەکە دوای خۆشەویستی نییە بێتێ دوایی گلەی نەکا کە خستی خەڵوتکەی پیریەوانێ لەبەرەوە زۆر گرنگە بە تایبەتی 5 ساڵی یەکەم گرنگی بیرێ بە مناڵ اینجا دوای ئەوەی کە ئەم دکتۆرە سیرەکە وایس سیرەکەم کە ئەگەر لە 12 ساڵ مناڵ لەوێ دایک و باوکو ئەوانە بەجێ ئێڵن لای خۆمان شکر تۆزێ کولتورەکەمان باشترە تۆزێ خۆشەویستی ئەیرێ بە مناڵ و بەڵام لەوێ سیرەکە لە 12 ساڵیەوە بەجێ ئێڵێ ئەمە بوو بە دەرز بۆمان کەوا پند لەمە وەرگن هەتا لە ئاینیشە لە ئاینیشایە ئەڵێ جارێکیان پێغەمبەر صلی الله علیه وسلم مناڵێکی لێ ئەبێ ئەگری لەسەر منبەرەکەی تەخوارە مناڵەکە ئەگری مناڵەکە ئەباتە لای خۆی دانی یعنی ئەڵێ مناڵەکە لە عیبادەتەکە مهمترە ناڵم عیبادەتەکە زۆر مهمە بەڵام لەو دقەیە کە مناڵەکە گریاوە بردوێتێ لای خۆی کەواتە زۆر پێویستە
یعنی کە دایک و باوک خۆشەویستی بێ بە مناڵەکە زۆر زۆر زەرورە لە تەمەنی مناڵیا لە تەمەنی هەرزەکاریە لە تەمەنی هەرزەکاریە هەر زۆر زۆر زەرورە تۆ وەک ڕەفیق مناڵ نەترسێنی هەموو شتێکە پێ بڵێ هەموو شتێکی پێوتی ئەویش تووشی هەڵە نابێت کە لەگەڵ مناڵەکە تابووی بە هاوڕێ مناڵ پێویستی بەوەی ئاوێتە ببی لەگەڵیا کە ئاوێتە بووی لەگەڵیا تەبان خۆشەویستی یا ئەویش خۆشەویستەکە ئەها ئەڵێ بۆ هەموو کارێک کاردانەوە هەیە کە خۆشەویستیە خۆشەویستیت ئەیاتەوانێ ئەمانە هەمووی گرنگە لە هاوڕێتی تەنیا ئەوە نییە تۆ بەسەڵەن گوێی لێ بگرێ بێ لەگەڵ یا بژیت لەگەڵ یا یعنی باڵێ هەموو شتێکم بۆ دابین کردووە هەموو شتێکم بۆ دابین کرد بڕۆ لە ژوورەکەیە ژوورێکی نووسنی جای بۆ کردووە و هەروەها ئامێری زیرەکی بۆ داناوە بەڵام هیچی بەوە نابێ کە لە ڕووی معنەویەوە سۆز و خۆشەویستی بی بەناڵ پێشوی ببم بە سەرپەرشتیار بەڕێوەبەری خوێندنگەیەکی ئامادەی بووم ڕۆژێ سیرم کە تەلەبێت ئەگریا لە حەوشە چوون بۆ لای هێنامەیە بڵێن ژوورەکەی خۆم و لێم پرسی بۆچی ئەگریت وتی مامۆستا من باوکم نایبینم باوکم شەو کەویێتەوە من نووسم بەیانی کە ئەو منە هەڵەسم ئەو ڕۆژتووە هیچ خۆشەویستیەکمان نایەتێ یعنی تەبعاً خۆ من لەوێ بێت تەرجیحەکەم کە ئەم باوکە بۆ ئەو هەوڵەیە بۆ ئەو حاڵەتانەیە باوکەکە بانگەکەن قسەی لەگەڵا بکەن و پێ بڵێن کە بە دڵنیایی تەلەفۆنی کرد بۆ باوکەکەی وتم باکچەکەش نەزانێ ئەگەر هەتا ئێرە بی دەدەقە لە کاتی خۆتمان بیتێ ئیتر بە باوکەکەمە دوتم شتێکی وایە بۆی پەرە نەسێنێ ئەمە سبینێت کە تۆ خۆشەویستی و نێنایە لە دەرەوە هەر کەسێک قسەیەکی خۆشی بۆ کرد ئەم بەرەو ڕووی ئەیە چونکە ئەو شتەی نقصانە فەراغێکی تیا هەیە ئەو فەراغە کە تۆ پڕێ نەکردەوە لە دەرەوە بۆی پڕەکەنەوانێ باوکەکە زۆر بە ئیجابیانە شتەکەی وەرگرت و یعنی ئێستش تەلەبەکە لە فەیسبوک لە لامە ئەیبینم لەگەڵ باوکی شکر ڕسمەگرێت و دایانێت و زۆر پێم خۆش بوو زۆر باشە دەست خۆش بێ خۆشبی کاک پێشەوەکەواتە هیچ ئەوەی کە من یەکەم جارش کە تۆ باسی شتەکانت کرد حەزەکەم لێرە دڵنیایی ببەخشیتە دایک و باوکەکان کە زەرەر لە مناڵەکانیان نەیەن کە کاتێک کە تەکنۆلۆژیا بەکارەهێنن هیچ پرۆگرامێکەیە هیچ کۆنتترۆڵێکەیە بۆ ئینتەرنێتێک بێت بۆ شوزانمە و یاریانە کە بەکارێنی ڕکلامەکان نێتە سەری هەروواکە ئیڤانگیانش باسی کردوتی زۆر جارەیە کە تۆ ئەبینی ڕکلامی سایتە ڕوتەکانە یان نشاوکانە لە تەمەنی مناڵەکانیە لە بەرەوەی کە ئاشنابوون بە مەسلەی سێکسیشەوە بۆ مناڵ شتێکی پۆزتیڤە ئەبێ لە تەمەنێکە تۆ وردە فێریکەیکە تووشی شۆک نەبێ دواتر کە مەسەلەن ئەچێتە ژیانی ناساندنی خۆیەوە بەڵامەوە بابەتێکی ترە من باسی لەو سەدمێ لەو شۆکاکەم کە لەو شتانەیە ئەیبینێت زۆر جارەیە تۆ ئەگەر خۆشی مناڵەکە نێتە سەری من کۆنتترۆلیم کردووە بەڵامە بینی کە هاوڕەیەکی هەیە ئەچێ بۆ ماڵێک کات لەگەڵ هاوڕەکەیە بەسەرەوە ئەبینێ هاوڕەکەی دایکەوەکەی کۆنتترۆلی نەکردووە ئەم لەو ڕێگەی و ئەیبینێ کەواتە چۆن کۆنتترۆلی مناڵەکانمان کرد ئەستا کۆنتترۆلەکرێ یان نا بەگشتی کۆمپانیەکانی تەکنەلۆژی یاخود و کۆمپانیایی کە لە بواری بەرهەمێنانی مۆبایلە کار دەکەن بیریان لەم مەسلەی من و تۆ کردوتەوەواتە لە جیهانە تەنها من و تۆ بەمەوە ناناڵین بەڵکو هەموو جیهان بە مۆزۆ ئەناڵێنێ لە بەرۆی لە کۆتایی ئەمە زەرمەندیە بۆ کۆمەڵگە بە زەرمەندیە بۆ هەموو تاچێک کۆمپانیەکانی مۆبایل بە تایبەت ئەپڵ و ئەندروید هەوڵیان ناوە چایلد کۆنتترۆل دابنێن بەڵام چایلد کۆنتترۆل کە دەیان ناوە عادەتەن ئەوان کۆنتترۆلی کاتەکەن یعنی ئەوان تەنها توانیویانە چۆنەڵی داتای کات بنەوە بە دایک و باوک کەەوەژە لە ڕێی ئەپلیکیشنەکانی ناو iOS یاخود ئەپلیکیشنەکانی ئەندرویدەوە ئەتوانی کۆنتترۆلی بکەیت بەڵام ئێمە وەکو کۆمپانیای ئۆنلاینگار سپاس بخوا توانیمانە پلتفۆرمی بەرهەم بهێنی بە ناوی کیدزگاردەوە واتە پارێزگاریکردن لە مناڵ کە ئەمە فریە ئەپلیکیشنەکەمان بە فری دروست کردووە وەکو بیرۆکەیەکی کارمەندەکانی کۆمەڵەوە زیاتر کیتس لە بڕۆی کە زۆر ئەتوانی باش کۆنتترۆلی بکەی بەڵام دواتر لە تینێجەوانە هۆکاری ناوەکەی چی بوو عادەتەن جەنابەت یاخود ئێمە یا هەر کەسێک کە مۆبایلاتە دەست مناڵ هەموو ئەپلیکیشنێک ئەتوانێت ئەکسەسی هەبێ بۆ کامێرەی مۆبایلەکەت باشە کاتێک کامێرەی مۆبایلەکە ئەچێتە سەر فەیسی مناڵەکە فەیس ڕیکۆگنایزیشنی تیاوەتە فەیسی مناڵەکە خوێنێتەوە ئەکرێ هەش کاتێ بێ بە فرسەتی بزانێ ڕکلامێ بخاتە سەری کە زۆر بەمان ئەومان بینیەوە کە ئێمە ڤیددیوەکمان بڵاو کردو ڤیددیۆیشی دۆکمنتاری کە دایک و باوشە دانیشتون خۆیان احتیراف بەواکەن کە خۆیان مەسەلەن باوکەکە و توێتی مۆبایلەکەمەوەتە دەست مناڵەکە چارەکی 20 دقیقی کردو ڕیکلامە ڕوتەکە هاتوتە سەری تێگەی گەشتی خیلائیە بەڵێ ئەڵێ خۆم دانیشتم 2 سەعات 3 سەعات یعنی بەرگەم گردانیشتم بەس ڕیکلامەکە بێتە سەری نەهاتە سەری ئەمە شتێک نییە من بیڵم ئەمە دایک و باوک بتوێت زۆر بەمان ئێستا مناڵەکانمان
پەسوەردی دایک و باوکەکە ئەزانن ئەوە نییە کە بڵێ ڕاستە ئەمە ڕێخستنی ئەوێ من ناڵێم قەت ئامۆژگاری دایک و باوکم نەکردەبان کێشەی ئیجتیماعی زۆرێتە لای ئێمە یانیاڵێتەوە کۆمپانیایکی تەکنەلۆژیت هەوڵ بە شتێکم بۆ بکەم مناڵەکەم کۆنتترۆلکەم من وتومە مناڵی تۆ بە من کۆنتترۆل ناکرێت لەوە چێ مناڵی تۆ بە تۆش کۆنتترۆل نەکرێت کە دایشی ئەوی کە باوشی ئەوی بەڵام تۆ هەوڵ بە سەرەتا وەکو دوو بەڕێزە باسییان کرد هەر لە مناڵی و پەروەردەیەکی جوانی بکەم دواتر تۆ ئەگەر زانیت لە پەروەردەی خۆت دەرچووە ئەو کاتە هەوڵ بە لە ڕێی تەکنەلۆژی و کۆنتترۆلی بکە ڕاستە من ئەپلیکیشنێکم بەرەمێناوە ڕێگری لە هەموو سایتە پۆڕنەکانەکە ناتوانێت بیکاتەوە بەڵام ئەگەر وەکو تۆڵی ڕەفیقێکی خراپی هەبووچی خۆ من ناتوانم ڕێگری لەوە بکەم لە کۆتاییە ئێمە هەوڵمان ناوە بتوانین زۆرترین فلتەر دابنین بۆ سایتە پۆڕنەکان چ جای ئەوەی کە مەسەرەن جەنابەت باسی منداڵێکن نەخێ پرۆژەکەیمە بۆ منداڵ نییە ئێمە چەندەها جار دامان ناوە بە ئۆفەرکەچینە ناو ماڵەکان و فلتەری سایتە پۆڕنەکانمان بۆ کردوون کردوشمانە زۆرمان کردووە کە لەو ماوەی پێشوا لەگەڵ یەک دوو کۆمپانیای کەمونیکیشن نبوو بە دەنگەدەنگمان یان و کاکەوە دەستکاری سێتی ئێماگەن نەخێر ئێمە ئەوەی کە کردومانە ینی خزمەتێکە بە خەڵک ئێوەش ئەبێ سوپاسگوزار بن بۆ ئەوە کاتەکەمان کەماوە حەزەکەم دواتر هەر کامێکتان شتێکتان هەبێت و بێڵێن بە خەڵک ئەگەر مابێتتان بەس زۆکەوەی کە شتێکی بچوو بتوانانی لە یەک دوو خولەکە وەڵام من بیتەوە ئیڤانگیان ئێستا پێشەوە باستی شتێکی کرد بەڵام من ئێستا ئەبینین کۆنتترۆڵمان کرد ئەگەر مناڵەکە بەسەن هینەکەمان ئەپلیکیشنەکەمان بۆ داناتوانیمان کۆنتترۆلەکە بەڵام ئێستا ئەو دایک و باوکانە ئەگەر ئێستا سەیری ئێماکەن و مناڵەکان بۆ قۆناغە تێپەڕی بێت کە سەیری کردبێت و تووشی شۆک بوو بێت لەو حاڵەتانەیە لە ڕووی دەرونیەوە کلینیکەوە چارەسەری هەیە ئەم مناڵانە یانە بۆ ئەمە کە بۆی ئەڵێم چارەسەر زۆر جارەیە تووشی سەدمە ئەبێ هەنێ حاڵەت ئەبینێ کە سرێسە بێ شەو خەوی لێ نەکەێت تای لێیت شتەکە نامۆیە بەلایەوە بەڵێ بەر لەوەی باسی ئەوە بکەم کە چارەسەر هەیە هەرمەوە ئاماژە بۆ بم ئێمە هەفتەی پێش پەناڵێکمان هەبوو هەر لەگەڵ کاک بڕواایە لە کۆمپانیای ئۆنلاین گاردەوە باسی ئەویان کرد کە ئێمە پرۆگرامێکمان هەیە تایبەت بە دایک و باوکان چۆن پەروەردەی سێکسی منداڵەکانیان بکەن کە هەنگاو بە هەنگاو فێری منداڵەکات کە پەروەردەی منداڵەکە لە ڕووی سێکسیەوە پێویستە چی بزانێت پێویستە چی نەزانێت ئەمە زۆر گرنگە بۆ دایک و باوکان لەبەرەوەی وەکو باس کرا ئەو کاتەش کەمترین قسەی لەبارەوە کراوە ینی دایک و باوک نازانێت چ جوابێکی مناڵەکەی باتەوە لەو کاتەیە بەڵام ئەگەر شتێکی ڕێکخراو هەبێت و دراسە کرا بێت و علمی بێت و وا بێت کە کاریگەری خراپ نکاتە سەر مناڵەکە ئەوە شتێکی زۆر گرنگە کە دایک و باوکان بیزانن و لە حاڵەتێکیشا کە مناڵ بەرکەوتنی ئەبێ لەگەڵ ئەو ناوەڕەکانی کە بۆ تەمەنی ئەو نابێت یاخود زووترە لە تەمەنی زانینی ئەو شتانە ئێمە خۆشببختانە ئێستا چارەسەرکارانی دەرونی هەیە لە کوردستانە و تایبەت چارەسەرکاری دەرونی تایبەت بە مناڵ هەیە کە ئەمە یارمەتی مناڵانەیە لەو شۆکەی کە تووشی بوون لە ڕێگەی جەلەسات و ڕاهێنانەوە یارمەتیان ئاات کە چارەسەر ببن لەو دۆخی تووشی بوون کەس تووشی و دۆخە نەبێت بەڵام دیارە نیگەران نەبن دایک و باوکانی ئازیز لەبەرەوەی کە چارەسەری هەیە ڕێزاخانگیان وەکۆی کە پەیامێکت هەبێ بۆ دایک و باوکان و نیگەران نەبن لەوەی کە وەکو کێشەیەک سەیری بکەن بەڵام هیچ کێشەیەکیش نییە بەڕاستی چارەسەری نەبێت حەزەکەم ئەگەر پەیامێک تەبێت کە لە ڕووی دەرونیەوە بتوانی دەرونیان ئارام بکەیتەوە بەڵێ ئێمە هەموو شتێکە ڕوئەیە بەڕاستی سەدمەیە تووشی شۆگە بین یەکەم جارکێتە سەر گوێمان چکە قورسە بێ بەڵام هەموو شتێک چارەسەری هەیە ئەمە شتێک نیە نای چارەسەر نەبێ بەڵام بە دڵنیایی من دایک و باوک منداڵ نەترسێنێ بە هەڕەشە نەبێ بە تونگوتیژێکی قورس نەبێ کە کاتێ لەگە منداڵە شتێک بەرنمەیەکی واوبینی ئەبێ لێ تێبگەین لێ ورکەینەوە و پێی بناسیێنین بەو شتە کە بەوچی باشە بۆچی خراپە چونکە جاری وا هەیە ترسی زۆر باوکمان هەیە بە تایبەتی کە بزانێت کوڕەکەی نا کچەکەی ئەو حاڵەتانەی کردو یان سەیری ئەو شتانەی کردووە تووشی بواری تۆموتیژێکی زۆر ئەبینەوە لەوە داواکارم لە دایک و باوک ئێمە مناڵە تا تەمەنی 18 ساڵی بزانین چۆن ڕەفتارەکەین بە شێوەیەکی ئارام بە شێوەیەکی خۆشەویستی بە شێوەیەکی هاوڕێیانە شتەکانی تێ بگەێنین ئەگەر بۆی نەکرا ئەتوانێت لەگەڵ بواری دەروونناسێکە یان دکتۆرێکی دەرونیە بچنە لای و بەڵێ پرسیارانی لێ بکەن کە چۆن بۆی ڕوون بکەنەوە بۆ ئەو منداڵە چونکە کاتێک کە خۆی بیکا بە تۆموتیژی دڵنیا بە کێشەکە گەورەترە بێ و بەردەوامیش ئەبێت بە دزیشەوە ئەیکات
بەبێ ئەوەی کە دایک و باوک ئاگاداری بۆیدا لە دایک و باوکانی خۆشەویستەکەم کە خۆیان ڕازگۆ بن لەگەڵ مناڵەکانە مناڵەکانیان بکەن بە هاوڕێیان نەک موبایلەکانیان. دەست خۆش بێ فەرموو خاتوو بەخشان. وەڵاهی ئێمە ناتوانین بڵین با هەر بەکارینێنێت چونکە ئەمە شتێکە سەپێنراوە بە سەرمانە هەیە و زۆر بڵاوە ئەم کێشەیە هەر لێرەش نیە لە وڵاتە عەرەبەکان هەیە لە ئەوروپا هەیە من لەگەڵ ڕێکخراوی پەروەردەی بێسنوور کە لە ئیماراتە زوزوو ئەها بەژاریەکەم لە وەرکشۆپەکانیان بە ئۆنلاین ئەوانی شەمان کێشەیان هەیە بەڵام با بەکار بێ بەڵام لەژێر چاودێری دایک و باوکە. اینجا لەمە دوا هاوینە بەتەبان پشوو دەست پێ ئەەکە مناڵ تو هەردانیشێ بە دیار مۆبایل هەردانیشێ تووشێن واوە ئەشکال نەخۆشی شەبێ یەکێ لەوانە قەڵەوی یەکێکی لەوان تەسیر لە ساویەکە یەکێکی تر تەسیر لە فەقرات و لە پشت و لە زۆر شت تەسیریەکە هەتا کاریگەری ئەبێ لەسەر دەرونی و جەستەیش یعنی بڵێن لەمە دوا پشووە مەسەن بیخاتە خوڵمان هەیە خولی مۆسیقامانەیەوە ئەزانم پارەکەشی زۆر نییە خولی وێنە کێشانمان هەیە مەلەکردنمان هەیە وەرزشمان هەیە لە نادیەکانە ئەتوانی بیان خاتە ئەو خولێ بووی ئەوە نییە وەکو ئەڵێ مدمین نەبێ لەسەر ئەوهینا هەندێک جار سیرەکەی لە کاتی ناخواردنا مناڵ لەسەر مێزی ناخواردن مۆبایلەکەی پێەیە ئامێرەکە زیرەکەەکەی پێ ڕەنگە ئەمە ئاسایی بێ بەلای دایک و باوکەکە و بەس کە گەشتە سەر سفری ناخواردن ئەمە ئەو مناڵە ئیتر بەرەبەرە مدمین بووە لەسەری لەبەرەوە پێویستە دایک و باوکان زۆر هۆشیاری بن هیچ نەبێ ئەها وەکو ئادابی خواردنی شەر کە خۆمان هەمانە عەلە لەقەل مۆبایلەکان نەهێنە سەر نان خواردن دایک و باوک زۆر چاودێری مناڵەکان بکە لەو بەرنامانی کە سیرێکە وەڵا هەرویستم پرسیارێکیش لە کاک پێشەوەکەم ئەڵێن بەرنامەی ئەمنی هەیە بۆ سەر بڵین ئەها بۆ مناڵکە ئەو هینەی کە سەیری ئەکا هەیە بەڵێ باسیەوەم کرد عادەتەن iOS یعنی دای بەزێنی لە هینی مناڵەکە iOS و ئەندروید لە نوێترین ڤێژنیانە وەکو وەشان وەکو ڤێژنێکی تازە لە ئەپدەیتەکانە بڵاویان کردوێتەوە کە تۆ توانیت چاڵ کۆنتڕۆڵ بکەیت واتە کات بۆ منداڵەکەت دابنەی کە چەندێک ئایپادەکەی بەدەستەوە بێ ڕاستەخۆ و کاتی کە تۆ بۆ دانا و دوای قوفڵە بێ ئایپادەکە ئەوێ بێت تۆ بۆ لاو بڵێ بۆم بکەرەوە یاخود لە بواری کۆنتترۆڵە مەسەن تۆ بزانانی منداڵەکە لەکوێ یاخود چی کردوێتەوە ئەتوانن تا ڕادێ ئەوەش کۆنتترۆل بکەن کە منداڵەکە چ سایتێکی کردوێتەوە یاخود منداڵەکە چ سوۆشال میدیایشی بەکارێناوە بەڵام ئەو ڤێژنانە هیچ کامیان فلتەریتیانە واتە تۆ ناتوانانی فلتەری سایتە پۆرنەکانی تێدا بکەیت هەر بۆیە ینی مەبەستی دروستکردنی ئەپلیکیشنەگەر ئێمەش ئەوە بووە جینا هەتا وەکو ئەپلیکیشنێکی چۆنەڵی ئاست بەرزتر لەلایەن دیڤەلۆپەرەکانی مەسەرەن iOS و ئەندرویدۆ هەبێ ئێمە قەت خۆمان نایە لە قەرەوەی شتێکی وا دروستکەین بەڵام خۆشبەختانە توانیمانەگەر لە ئاستی کوردستانی شابێ ئەو خزمەتە بکەین پێمان خۆشە.